لە بارەی پەیوەندیەکانی نێوان هەرێم و بەغدا بەڕێزان ئاماژەیان بە هەندێک بابەت کرد بە تایبەتی پرسی یەکگوێزی لایەنەکان تەقەن یەکگوێزی لایەنەکان لە ئاستی هەرێم لە ئاستی بەغدا بە تایبەتی لە ئاستی بەغدا و ئەمە ئێوە و لایەنەکان ئۆپۆزیسیۆن لەوانەیە سەرنج و تێبینیتان هەبێت لەسەر باردۆخی هەرێمی کوردستان بە تایبەتی پرسی چاکسازی تا چەند ئەنجامدانی چاکسازی لە هەرێمی کوردستان گرنگە بۆ ئەوەی کە لایەنەکان لە بەغدا هاودەنگ و یەکگوێز بن بۆ تا چەندیش ئەنجامدانی ئەو بابەتە لە هەرێمی کوردستان ڕەنگدانەوەی ئیجابی دەبێت لە ئاستی ئاشکردنەوەی دەسەڵات و خەڵک و لەگەڵیشیان بەهێزکردنی لێگەی هەرێمی کوردستان لە ئاستی عێراق. بسم الله الرحمن الرحيم. سپاس بۆ جەنابەت و سپاس بۆ ئینستیتوتیش بۆ سازدانی ئەم کۆڕە و سڵاو و ڕێزیشمان بۆ ئامادەبووان. خۆشحاڵم بە دیدارتان. چەندی قسە بکەین دکتۆر؟ بەڵێ طبعا بۆ ئەمن نەختی ڕاشکاوانە قسەکەم بۆ بەرچاوڕوونی هەمووتان برادران نەخشەیەکی قسەکردنیان بۆ ئێمە ناردووە بەڵام پرسیارەکان هەڵبژێرراوە وانە ئەوە بەڵێ بەڵێ نا ئاسایە ئاسا خەزمۆیە گەر ئەو دو هاوڕێیەم کە لە دەسەڵاتن ئەگەر ئەویان کردبێ احتیمالە ئاماژەیان بوو ئەجیندایەدا بێت کە بۆیان نێراوە پێشتر دەی باش ئەوە شتێکیان جەدولێکیان ناردووە لەسەر مێزەکەش وتم ڕوونکردنەوەکتان بۆ بدەم ناتانێت کرد ئێمە قوربانگیان دۆخی هەرێمی کوردستان دۆخێکە طبیعی کاریگەری گۆڕانکاریەکانی عێراقی لەسەر هەیە. گۆڕانکاری دەستوری ڕووەدا کاریگەری لەسەر هەرێم هەیە کە عەدنان ئاماژەی پێدا من تەفسیلی نادەمێ. کاریگەری ئەو یاسایانەی کە لە بەغدا دەرچوون یان لەو توێژ و گفتوگۆدان بۆ دەرچوانین دنیان کاریگەری لەسەر هەرێم دەبێ وەکو یاسای هەڵبژاردن و کۆمیسیۆنی باڵا کە لە پەرلەمان دەرچوو ئەو یاسایانە هەمووی کاریگەریان لەسەر هەرێم دەبێت. ئێمەش ئەم لایەنە سیاسیانە کە لە بەغدا تەواجدمان هەیە لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق و لە کوردستانیش هەین لە پەرلەمانی کوردستان بەشێکین لە کۆمەلگای کوردی و پرسی چاکسازی و پرسی گەندەڵی ئەمڕۆ یەکەم ڕۆژ نییە قسەی لێ بکەین بەردەوام قسەمان لێ کردووە و جەختمان لێ کردووەتەوە. کاک عەدنان ئاماژەی بە قسەیەکی چاکدا ئەوش اعترافێک ئێمە هەندێک جار لە کاتی خۆی ملکەچ نادەین یان مل نادەین یان نایسەلمێنین کە هەندێ بارودۆخەیە ئاوا بڕوا دەرەنجامی خراپە بێ وەکو ئاماژەیان پێدا هەردووگیان کە من پێم خۆش نییە تەفسیلی بدەمێ بەڵام ئەوەی کە لە ئێستا لە عێراقا هەیە دەرهاویشتەی ئەکرێ بڵێن بارودۆخی عێراقە لاشتاوە کە شەڕی عێراق و ئێران دروست بوو دواتر ئابلوقەی نەتەوەی گرتوەکان بۆ سەر عێراق لە 91ەوە دوای ئەوەیش عێراقی دوای 2003 کە عێراقی دوای 2003 گۆڕانکاری و تۆی نەکرد ڕاستەکەی لە جیای دیکتاتۆرێک کۆمەڵی دیکتاتۆری هێنا لە جای وەجهێک کۆمەڵی وجوهی تری هێنا و هەندێک چاکەش لە پێشوو هەبوو نەیهێشت مەسەن پێشوو ئەزمەی کارەبا و کێستە نەبوو گەندەڵی لە کاتی سەدام هەموو لایە شایەتی دەم کە وەکو دوای سەدام نەبووە دوای 2000 یان 2004 دوای بریمەر و ئەمن و ئەمان باشتر بوو و تایبەت لە ئێمە باسی خوار و ناوەڕاستی عێراق دەکەین دوای سراعی شیعی و سونی نەبوو ئەمانە دوایەوە هەموو دروست بوو ئەوانەی چاویان لە دەسەڵات بوو بە غەنیمەیان زانی و برادرانی شیعە فاشل بوون لە ئیدارەدانی عێراق و ئەوەی ئێستا کە هەیە جیلێکی 20 ساڵە و 18 ساڵ کە معاناتی ڕژێمی دیکتاتۆری سەدامی نەبینیەوە ئێستا لەسەر شەقامەکانن و واجیهەن لە پشتیانەوە ئەجیندایەکی ترەیە
ژینگەیەکی عێراق لەبار بۆ دەستێوەردانی نێودەوڵەتی و هەرێمایەتیش لە عێراقا بەزەقی بەدی بکرێ و ئەمەش کە هەیە ئێستا دەرایشتەی ئەو سراعەیە کە لە بێیان ئێران و ئەمریکا لەسەر خاکی عێراقەیە. ئێمە بگەڕێنەوە بۆ پرسیارەکەی جەنابەت، پێمان وایە گۆڕانکاری جەزریمانەوێت لە کوردستانە. حەقەتەن ینی هەر شتێکی چاک دەستخۆشی لێ دەکەی، چکە ئێمە هەر لە ئەوڵەوامان ڕاگەیاندووە کە هەبووین هەم لە پەرلەمان هەم لە حکوومەت هەر شتێ باش بوو بێ وتمانە باشە و دەستخۆشی لێکەین و هەر شتێکی چاک خراپ بوو بێ وتمانە خراپە و ڕەخنەمان لێگرتووە و زۆر جای شەوڵمان داوە دوو بە دوو لە ژوورە داخراوەکاندا بە برادرانی بڵێن کە ئەم مەسیرەتان ئەم هەنگاوەتان شتێکی باش نییە. ئەم حکوومەتەوە ئەم کابینەیە زۆر باسی چاکسازی دەکات لە سەنگی مەحەکدایە کە چاکسازی بکە. ئەوەیش کە باز دەکرێت پرۆژەی چاکسازی لە موچە و دەرماڵە و خانە نشینەوەوانەوە هەنگاوێکی بچووکە، ئەوە نقطەیەکە لە دەریایەکدا و بە تەسەوری ئەمە چاکسازی دەبێت لە نەوت و گازەوە دەست پێ بکرێت، لە دەواازە سنووریەکانەوە دەست پێ بکرێت، لە وەبەرهێنانەوە دەست پێ بکرێت، بە شتی زۆر قەبۆ دەست پێ بکرێت و ئەوەیش ئەگە سەرەتایەک بێ بۆ ئەوانە، ینی دوای ئەوە دو هەفتەی داهاتوش ببینین ینی شەفافێت لە نەوت و غازدا هەیە، بزانین داهاتی ئەم کوردستانە چییە. نازەمەوە بەرەوسەری ساڵەی میزانیەتە پەرلەمانیان نایە، ئەنیای حکوومەت میزانەی ئەوە کردو ئامادە کردو بهێنێتە پەرلەمانی کوردستان. حەقەتەن ئێمە کە تەمسیلی ڕێژەیەکی خەڵکی کوردستان دەکەین و متمانەیان پێداوین بە بەزارکی خۆمان ئەڵێن کە ئێمە بەم جۆرە چاکسازیانە دڵخۆش نین و خەڵکی کوردستان زیاتری ئەوێ و ئەگەر بمانەوە ئەو دۆخە کە لە عێراقی ڕوو لە هەرێمی کوردستانیش نەکا، چکە ژینگەکەی کوردستانیش لەبارە لەوەیە هێزە دەرەکی و نێودەوڵەتەکان بەرژەوەندیان نەبێ ئێستا لە هەرێمی کوردستان ینی دەستێوەردانیان گۆڕانکاریەکی ئەوتۆ بکرێ و لایەنە کوردستانەکانیش بەڕاستی بەرپرسیارانە مامەڵاکەن و دوای شەپۆلی ناڕەزایەکان ناکەون و پێمان خۆشە ئەمەی کە ئێستا دەرفەتێک لە بەردەمی دەسەڵاتی کوردیدایە بە چاکی چاکسازی بکە و خۆڵ بە چاوی خەڵکیدا نەکە. تۆ مەسەلەن من تێبینیەکەمەیە، ینی مەسەلەن باسی موچاکرێت لە کوردستانە، موچەی پلە باڵەکان وانە، ئەمە تەسەورمایە ڕێژەیەک لەو پلە باڵانە موچەکانیان وەرناگرن، یان ساڵانە یان 2 ساڵ جاری وەریەگرن. ینی بەو موچەش کە بەرزە بەڵێ ئەگەر کاگادان نازام لە یادێتی یان ناشایەتیم بۆ بدام من لەو بەرزکردنەوەی موچە چونکە لە پەرلەمانی کوردستان 5 ملیۆن شتێ بە جەلسەیە کراوە 8 ملیۆن و 200,000. ئێستاش تەمەن باسەوە ناکرێت کە پەرلەمان ئەو موچەی دەبێت دابەزێنێت. ئەم یاسای چاکسازیە بۆ نمونەوەکو عێراق بێت کەمترین موچە دیاری بکە کە ئەو 500,000 دیاری کردو، ئەوەی تێدا نیە، ئەوەشی تێدا بۆڵێ بۆ خاننشینی ئەوەشی تێدا نیە، مەڵێ موچەی خاننشینی کە ئەوە بکەوە چکە ڕێژەیەکی زۆر لە خاننشینان پلە باڵەکان کەمن. ئەو ئیجاب موچەی پلە باڵەکانیشی دیاری نەکردو لە چی ئاسێکە، بەڵێ 170 دیاری کردووە، بەڵام لە چی ئاسێکە ڕادەوسێ. ئەمە لە ڕووی ئەوە بەڵام خەڵکەکە چاکسازیەکی ئەوێ ئەو چاکسازیەکەوە ئەو گەندەڵیە نەمێنێکە لە هەرێمی کوردستانە هەیە، ئەوەی کە لەسەر خاڵە سونەریەکان باز دەکرێت، ئەوەی لەسەر نەوت کاکە ژێرخانی ئابووریمان هەمووی دابەش کراوە. ئەمڕۆ کۆمەڵێ مافیا دەستیان بەسەر هەرێمی کوردستان ئاگردووە، حەقیقەت و واقعەکە. چاکسازی دەبێت لە ماڵ و مناڵ و کەسی خۆت و نزیکەکانەوە دەست پێ بکەیت. دەست بۆ ئەوە برێ، ئەوێرن دەست بۆ ئەوە ببەن، ئەوە زۆر گرنگە. ئەوێرن دەست بۆوانە ببەن، چکە ناوی ئەو کەسانەیە، ناوی خزم و کەس و کار و دۆستەکانن کە هەموو شتیان بەدەستە لە کوردستانە، گازیان بەدەستە، نەوتیان بەدەستە، داهاتی ئەم کوردستانە، ئایدەی ئەم خەڵکی کوردستانیان هەموو
قۆڕ کردووە زەوی وزاری کوردستانیان هەمووی دابەش کردووە بڕۆ بەرهێنان بۆ کێیە زەوی چاکەکان بە کێ درێ کارگە باشەکان ئەوانەی قەرزاری حکومەتن پارەکانەدەن ئایا ئەو دەوڵەمەندانەی کە بیستیان بە 300 ملیۆن قەرزارە و بە 100 ملیۆن ئەوانە بۆ پارەکانیان لێ ناسێردێ بۆ گەورەکان تۆ دوو گەورە بگرە بچکەکان هەمووی خۆی تەسلیمە بێت لەبەرەوە پێغەمبەر ئێمە صلی الله علیه وسلم ئەفەرمێ ئەگەر فاتیمەی کچم دزیەک بکە دەستێ بڕم ئەگەر لە کچ و ماڵ و مناڵ و کەس و ئەوەی خۆمانەوە دەست پێ بکەین ئەوە چاکسازیە زۆر جار دەسەڵاتەکان بەداخەوە چاوەکەن بە خۆڵەکەن بە چاوی خەڵکێت تەماشای ڕژێمی بۆ تەفلیقێکە بۆی عەبدولمەجید بەتون دەربچێ 4-5-6 وەزیران داوە دادگا بۆچی دایان بۆی عەبدولمەجیدی تەلەبە و قوتابی وەریسی بۆ تەفلیقە دەربچێتەوە هەندێک جار چاکسازەکان لەو جۆرەن بۆ ئیدامەی حکومن چاکسازی با بۆ ئاشتەوایی بێ چاکسازی بۆ ئەوە بێ خوا عالمە ئێمەش وەکو خەڵکێکی مسلمان نا پێمان خۆشە خەڵک عیبدار ببێ و نا بە دوای تەشیری خەڵکەوەی بە دۆستانە بە برایانە وەکو کورد ئەڵێن زوو هەنگاو بنێن زوو ئاشتەوایی لەگەڵ خەڵکی خۆمان بکەین و بۆی ئەو کاتە بە تەبایی و یەکڕێزی لە بەغداش مامەڵە بکەین